سڵاوت لێ بێت و کاتت عليكم السلام ورحمة الله وبركاته. پرۆگرامەکەمان تایبەتە بە هەندێک شتی خوافات لە جاراندا هەندێک شت هەبوو تا ئێستاش لە ناو هەندەکان ئەوە باوە بۆ نمونە دەیانوت ئەگەر کەسێک دەستی بخورێ دەستی ڕاستی ئەوە پارە دێ ئەگەر دەستی چەپی بخوری ئەوە لێی دەڕوا ئەوە تا چەند تاقیکراوە بۆ ئەسڵ وەساسی ئەوە کورە کاکە جانەزانی مەسەلە چی بوو مەسەلا ئەمەنە دەستکەنەی نۆک و نیسک و هەمووی ناوپەلی دەستیان سوێر بوو اینجا ئەبرژایەوە کە ئەخورا لە چڵکنیا ئەخورا ئەیناچی تر نەبوو نە پارە بوو نە هیچیش بوو یعنی ئەوە بەس پیس بوو دەخورا بەس پیس بوو چڵکن بوو نیانە شۆرد بەو چڵکنیەوە نانی پێ خواردوای ئەرە وەڵا بەخوا دەستمە خوێ پارێ بووە کورە ئاخر با بە درۆکەیتەوە بخاتی خوا باشلو ئیلا پارەی لە بۆ دێ چ بوو یعنی ئەوە تاقییان کرد بۆ شتە کورە نەبا بە تاقیکردنەوەی چی یعنی ئەوە بەس خوافات بەس خوراپاتە بوو چیکە هەبوو چیکە هەبوو لەو بابەتانیان داهەنگۆ بۆ نمونەگەری یەک بە شەو بێ داوای خێی بکە نابی بیدەیە لەبەرەوەی کێشەت لە بۆ دروست جاوە خێوە خێنیە خێوە ئەوە خێوە ئاوە خێوە دۆ بابەتانە بووە کات کورنەوە وەڵا براوانە هەر بە شەرفم هەمووی فشەیە هەمووی فکرەیەکی هیچە باشە لە زمانی خۆت لە بۆم باز بکە لەو کاتینگۆ چیکە هەبوو ئەو شتانەکە وەکو چی آخر خورافیان هیچی تا بەسەر نییە درۆیە هەمووی نەبە قورعان ئێستاش خەڵک هەیە بڕوای پێ بۆ نمونە دەڵێ ئەگەر شوێ میێواندارێکی دوو لە ڕووی جەنابەت جۆتەک پێڵاو لە سەر یەکتری بی ئەوە خراپە ئەوە میێوان دێ ئەوە نازانم چ دێ ینی جاری وایە خەڵک تووشی وەزانی مەسەلە چیە لە سەقافەتی خۆمان نایە بە شەرفمەونە دواکەوتوین پێڵاوەکانیش نییە خوار بێتەوە شتێکی بۆ دروستەکەین ئەرە بە قورعانی چیتر نییە باشە بڕای تو بەس لە ناو ئێمە هەیە شتە ئەو جۆرە بیرکردنەوەە بەس ئێمە وەکو قومی خۆمان هەر خۆمان لەناو خۆمان ناینە ناخۆ نەچوونەتە وڵاتێکی ترەوە بزانین هەیە نییە ئەیوە نییە بەس لە ناو خۆمانە جەنابەت بڕات بۆ شتانە نییە گۆرە وەڵڵای بە شەرف بڕوان بەخوا نەبێ بە فکری هیچ شتێ نییە بە شەرف ئەمەنیان دەستکەنەی نۆک و درە و ئەمەنیان گوریسی باری گوێدرێژ تون کردووە هەموو دەسوپلیان ڕووشاوە جا ئەو هینی خوێاوی ئەو دەستکەنەی نۆک و نسکوشتە نییە سوێر بووە ئەی برژانوێتیەوە خێرا خورانوێتی وەڵاوە پارەی بۆ دێ وەڵا ئەوە پارە گورە تۆ بڕۆ دەست جوان بە سابن بشۆ بزانە تو شەرەفە خورێت پارەی چەحاری گورە خۆ ئەمە درێژتاکە خوا لە دایک و باوکتان